ناوم خەلیل حەسەن ئەحمەدە جۆتیاری گوندی دەربەندی سەیدیمە لێرە دەرەمان کردیە پیازمان کردی ئەو سارەکە زیاتریش فەلاحەتی گەرم و جۆشتوا دەچینین ئەو شتانەمان کردیە بە زۆری. هاوینە برێن جێکەمان خۆش کردی خاوینمان کردەوە پەرێزەکە ئەوجە دووبارە چێرایتمان دەرەمان چاندیە. دەرەکەش ئەگەر بفرۆشێ بە تەڕی بفرۆشێ پارەی بکە ئەو هادەی فرۆشتین ئەگەر بە تەڕیش نەفرۆشێت لۆ حیوان و مریش کوشتوانە دەبتە عەلەف. لێرانە ئەگەر لە گومرجی دەفرۆشێتن بە چیلۆ دەوری 250 دەکاتن 250 ئەو ساران دەکاتن خەڵک دەیکڕینەوە کوراندین دەیکورێنی بچەوەی دەبرژێنیتن. ئەگەر لەوەش نەفرۆشە لۆ عەلەفی دەکەینە عەلەف خەڵک دێمان دەکری بەتەن لۆ حیوانی معمەلەکان دەبن. والله ماندبرێکی زۆری هەیە دەمەنا قوڕی بکەن ئەو قوڕەچ وایە هەتا دەچی و دێەوە 100 بەردەبیەوە لەو لەو سەرێتی بەردەبیەوە ئەوەندە زەحمەتە لە ناوی ئاوی زۆر ئاوی دەوێت هەری وڵە ئەوەندا شەوێت تا سعات دەوری بەیانیان لێرەمە دەبی قفرەکان هەر جارێک قسێ چاقفی بگۆڕی 2 سعات و نیم جارێک بیگۆڕی هەرێ وڵە زۆر زەحمەتی زۆرە. والله حکومت هاروکاریمان بکە لە چیمیایە لە گەرمی باشە لە تۆی چاکە بمانداتێکە بەسارەکی بەلاشمەداتێ بەسارێکی مناسب بمانداتێ ئەوەش باشە ئەو هاروکاریمان بۆ نوعی بکاتن. بەرام حکومەت دەگەر کارەبات نەداتێ لۆ بیرێ ڕابچێشی و بە تەمای مۆی لەش گازش زۆر دەخواتن ئیسفادەی لێ ناکەی بای ئەوەندەی ئیسفادە ناکەی گازەکەی تێدەکەی ئەوەش مشکلەمان لەوەی هەیە. طبعا حکومەت دەگە هەمووی ڕێکبی و یەکبی خۆشە هەموو یەکگرتو بن باشە دەرەقەتی هەموو شتێکی دێ هەر کەسێک لەولا بێتن تەعداما لێ بکە ئەمە دەرەقەتی دێن ئەگەر حکومەت هەموو پژیر یەکدی بکاتن. والله ڕێنمای خەچی دەوە خەڵک سەوتی بداتن مالۆ سەوتی نەداتن ئەگەر بدا باشترە کابراایکی باش هەر بژێری باشترە کابراایکی خراپ هەر بژێری دەمانوێت سەوتی بدەین یەکە بزانین ئینسانێکی باشە و ئیشی پێ دەکرێت ئیش دەکاتن و لۆمان ئەوە هەر بژێرین باشە. ئەمە هیوادارین خەڵک سەوتی بداتە ئەو کەسێک کە کوردستان دەپارێزی کە ئیش بۆ ملەتی کورد دەکاتن خەیانەت ناکاتن دەمانێت سەوت بێنە ئەو کەسێک. ئەسعەد مەلافە تا بەزازە ناسراوم زیاتر بە بۆنەی کارەکەم و باسا خەیات ناسراوم نزیکەی تقریبەن 15-16 ساڵە ئیشی کاری بەرگدوری دەکەم و لە هەمان پاڵی ئیشی بەرگدوریەکەی خەیاتیەکەی ئیشی دیزاینی جلوبەرجیش دەکەم بە تایبەتی لە هەموو جلوبەرگەکان. لەو چەند ساڵی کە دەستم بەو کارەی کردووە کە لە ڕێگای دەورەیەکی فێربوونی دوورمان هاتمە ناو ئەو کارەوە فێربووم بە 3 مانگان فێر ئەو کارە بووم بەڵام خواست و خولیام لۆ کارەکە هیوایەتێکی خۆم بوو زیاتر گرنگیشم پێدا
ئەو کاتانەی کە کاتمە ناو کاری بەریدورۆی یەکەم شت کارمەوە بوو ڕووم لە جلوبەرجی کوردی کرد بە تایبەتی جلوبەرجی ژنانان کە زۆر کەم ئیحتیمامێکی پێدەدڵا زیاتر لە ماڵان دەدورە بە تایبەتی لەو شارەی خۆمان لە هەولێر لە شوێنێکی محلێک نەبوو جلی کوردی لێ بدورێ زیاتر لە ماڵان دەدور لە ماڵانیش ئیحتیمامێکی بۆ زۆر ئەوە بوو یەکەم کارم بوو دەست بەو کارەی بکەم بە شێوازێکی تازە و مۆدیلانە و ئافرەتی ئەو ڕۆژە ئەو وەختە چی بۆ خواست وایە ئەوم بۆ دەکرد. و هەر لە هەمان کاردا بەستنەوەی جلوبەرجی کەلتوری هەر چار پارچەی کوردستان لە یەک جلوبەرگدا ئەوەش بووە هۆی سەرکەوتنێکی گەورەمان لەو کارەدا و لە پاڵ ئەو شتانەشدا پیرۆزی ئاڵای کوردستان پیرۆزی ئاڵای کوردستانیشمان هەر تێکەڵ بە ئیش و کارەکانی خۆمان کرد بە کاری بەرگدووری دیکرد و چەندین دیزاینی جلوبەرجی ئاڵای کوردستانمان لە جلوبەرگێکی کوردیدا کرد ئەوەش ئەگەر تەمەشای بکەی خواستەکی یەکجار زۆری لەسەر بوون. ئێستا کارەکانمان زیاتر وای لێ هاتووە لە فیستیڤاڵانەی دەرەوەی وڵات وەکو ملەتێک دابەشدار بین ئێمە لە چاو هەموو ملەتەکانی ڕۆی جیهاندا کە ساڵێک لە زەگریب تقریبا نزیکەی 76 دەوڵەت بەشدار بوو یەک لەو دەوڵەت ئەمە بە ناوی هەرێمی کوردستان بە ناوی کوردستاندا بەشدار بوون یعنی تەمەشامان دەکرد ئەوان یەک جلچان هەبوو زۆر حەسوودیان بە کەلتورەکە و بەجلکەکانی مەدەبرد یەک ئەگەر تەمەشای نەخشەی کوردستان کە هەر ناوچەیەکی بچووک خاوەن تایبەتمەتیەک و جلێکی تایبەتی خۆیە دووش جلی کوردی هەموو ڕەنگەکان لە خۆ دەگرێت. بۆ بەرز ڕاگررتنی ئەو کۆڵە شەهیدە نازدارانەمان کە لە پێناو خاچی کوردستان شەهید کرد پێویستە ئەو خێنە بە فیڕۆ نەچێ هەموو تاکێکی کورد بچێتە سەر سندوقی دەنگدان گرنگ ئەوەیە دەنگەکە بدا بە چێ بەدڵە چێ بە ئەوەیە ئەو کەسەی کە زیاتر قسمەتی کردووە جێی دەستخۆشیە پێویستە دەنجی پێ بدا. من خالد حسن أحمد خرج قندي دربندي السيدان والله هلا بداية لما داري ومر مالات من هرهب وهر حيوان داري ما كرديا بازار حيواني خرابة زور بأزيات الشام مثلا حيوان داري استاك زور زعمتها دبروي دبي إنسان حكومتش عورتش لا فلا عبداته هاوكاري قندا كان ما بكوا استا ملا قندي دربندي السيدان مرداري توزك زعمت بولا بروي عاليشي دويو شوان نمايا شوان كاريب كاتنو تۆزێک زەحمەتە ئێستا خەڵکە زۆربەی مثلەن لە گوندەکان چیتەوە شاری و شوانیش نمایە شوان چ پێشان خەڵک شوانکاری ناکات مەڵە سبەینان زوو ڕادەداتن و پێش ڕۆژ هەر ینی بەیانیان ڕادەداتن و نیوەڕان دەینتەوە و پاش نیوەڕان ڕادداتن هەتا ئێوارە دەیتەوە سەئاوێ و ئەوجە شەوێش دەیباتە شەوینی ئێستاکە بەرهەمیەوەی ماستە و شیرە و پەنیرە و ژاژیە و بەرخەکەیتی دەیفرۆشی و بەرهەمەکەی ئەوەیە ئەگەر لە دوودەکان نێتن بەرهەمی خۆمان بەشی هەمووی دەکات لەوەرە هەر گوندەچی مەروماڵاتی هەیە و چێری هەیە و بەڵام کە شیری لایدە دێ و مەسەلەن ماستی حکوومەت دێتن فەرق دەکاتن بازاری دەشتێ ینی
دەبان ماستی کوردی زۆر خۆشترا مەسن لە بۆ ماستاوی دەبی لە بە دۆی دەبیتن وڵە ماستی مەسلعی تەنها خەڵکی کم دەکڕیتن داوا لە حکوومەت یاریمی کوردستان دەکەم هاوکاری دوتیارەکان بکە ئەو هاوکاری مەردارەکان بکاتن وەکو پێویست ئێستاکە مەردار حەقیوەی هەیە هاوکاری بکرێ دەوان زەرەرەکەی لە ئەوەی کوردستان دەداتن مەسەلەن بەرهەمی کوردستان کم دەبیتن ئێستاگەر مەڕ و ماڵات لە هەموو گوندەکان وەکی جاران زۆر بیتن و خەڵکی ئیستیفادەی زۆری لێ دەکات خۆی لە خۆیدا خەڵک بادەنگ بداتن لە بەرۆی ئیسان مادەم کوردایەتی دەکا با سەوتی خۆی بدا بەڵام داواش لە حکوومەت دەکەین هاوکاری ئەو خەلکی گوندەکان بکات داوای لەو خەڵکەی دەکەم کە چێ دەتوانی ئەو کوردستانە سەرپەرشتی بکاتن و چێت توانای ئەوەی هەیە ئەمن و ئاسایش بەرقرار بکە با سەوت بداتەوی داواکارم لە هەموو خەلکی لە هەموو کوردەکەی بە شەرەف بچی سەوتی خۆی بدات.